كنهر أميري يلا. الدبكة هي الجوبي وانا بادي بك بسلوبي، الدبكة هي الجوبي وانا بادي بك بسلوبي. كم دبا امشو بو حزيمن ترخان بيه دبا ما تشوبا وشمان حتى دمو بيان بها. اي دبا امشو من شوي بوني خوش وجلي جوان بيه دبا امشو خوش تري شوي همو جيان بيه الله. قجم بس امشو حزكم لسرشان بي بماشي لي وكاني تزوي شريني جنبي. شوێنتا تۆکەی حەساسە بۆ یەکجێی قسە و باسە پێم ئەڵێ کەشفی مەکە تو خوا خوا بناسە. ئای ئەوەم نەبێ من ئەمرم بۆ من بۆ چەهەناسە عەشقی ئێمە بەوێنەی عەشقی خەزاڵ و لاسە. دەمێکە خۆش مەوێ کەچی ئەو هەرواسواسە هەموو ڕۆژێ ببیننی دڵی من پڕ لە تاسەغڵا. تاتویەکی کردووە کارۆ لە خوار ئەژنۆیە دوای خۆی جوانیم نەدیوە وەڵڵا جوانی درۆیە. ئەی ئەڵێ هەتا من مابم ڕۆحم عاشقی تۆیە ئەڵێ دڵم بەبێ تۆ شێواوە زۆر مامۆیە. ئەڵێم دڵم بەبێ تۆ شێواوە زۆر ناوەیە ئەوەی من هەمەوە نیمە بە ناوی تۆ تاپۆیە. ئەی ئەڵێ بۆچی خۆش دەوێم من پێی ئەڵێم بۆیە وەک خوێنە لە ناو دڵما خەریکی یادوشی هەڵەدەرەوە. يعني تنزل متغار سوى من خوض
كاتوي للصراني دڵم بێ بە قوربانی شەرابم پێویست نییە مەسم بە چاوەکانی ئەی جسمی عودە بە پێوە قەوسن هەردوولانی کەمەرباری کوڕێکە بەرزن پێڵاوەکانی لەناو جەوی خۆیدایە کە بۆی ئەڵێم گۆرانی بۆ چوونی من وەرئەگرێ لەسەر نینۆکەکانی ئەی ساڵیان دەکەی کەنارە منی بۆ ئێرانی کارۆس و کارنۆ نەمرێ دڵم بێ بە قوربانی صيفا والله ضليم غوراني براسي كوري شاكا يجي لك رشاكا كاني اي شادة جوان بوليدا لحنا عرب يا خاني شوكا كندا ويكر ليلى ليلى تبكى هي الشوبي وانا بدي بك بسلوبي تبكى هي الشوبي وانا بدي بك بسلوبي يلا هيوا 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 كل يلا بريكر ولا لف وكاكا كنار بلا 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 ولا 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 مشكلة بلا 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 ولا 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 مشكلة جعجر ما تشيلي بكي شيرينا عين نشيلة خوش ما تشيلي بكي شيرينا عين نشيلة او بمن ضلي كوريا ماما ضلي بتشي ومن ضلي كوريا هذاك ناري خوش لوي صي شامبينا وريا هذا مني خوش لوي صي شامبينا وريا بلا 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 ولا 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 مشكلة خوش ما تشيلي بكي شيرينا وين الشلا سر ودسا جوانا وشاوة مسا لدنيا او يا ربي حتى كما بيبسا اي توسي جوي باش
باش نبي بێوەی دیارەکە پەستە لەگەڵ لەودا ژیانم دوو دڵە و یەک مەبەستە لأنه الطعام بلذة هو الذي يغصب المية ئەی کەژێگر مەقامەڵێ ئەڵێ بیکە بەبەسە کاتێککە سەیر مەکە دیگای بڕاسە ئەسە یەکەم حرفی یاربیە پێسی بەفرۆس بیە داوای ماشم کردووە پێمەڵێ بەردەست نییە حەتا پێشناسینی ئەو نەمزانی مەشروب چییە ژیانی وێرە کردۆم کاتی ئەوە مەدانیە یەکەم حرفی یار هەیە یەکەم جوانی سەدەیە بەماچی سەرخۆشە بم لێوی وەکو پیاڵەیە ئەرێ ناوقەدی ئەڵینەیە ناوقەدی ئەڵینەیە جوانە ئەوە زوو باڵەکەی جوانە ناوقەدی ئەڵینەیە ئەڵێم ئەمە میوانەیە ئەڵێ ناژارێمەیە بنهێنی خۆشمەیە بۆ من وەک هەناسەیە کەس نازانێ دەمێکە کە ئیلاقەمان هەیە لأنه الطعام بلذة هو الذي يغصب المية القلب يدر ما بمثل جو يلعن أبو راعية ئەی چەند جوانە چەندە جوانی قابل فەسەد گۆرانی ئەو جوانیە و لەکوێ بوو دڵ ئەوەی بە ئاسانیێ ئەی دەردم شاگەکەیتەوە سێم ئەخۆم تۆ دەرمانی تۆ مژدەی خۆشبەختیمی لابەری خەموژانی جوانە بەگەستێرە ئاسمانی گوێم لێ بووە پێت ئەڵێم هۆڵی و سمای لەدانی أجاب